کمالا دوستاتیا کردستان امریکا لهولا سعد عبدالله لباجر هولیر ویستاوالا کلدار خست و تدا چندین کرتا فیلم و دیکومنتاری لسر رول و قارمانی پشمرگهی لهمبری تک چونا توایا شهرستانیت مروفاتی پیشکش کرن و در هنر دیکومنتاری خود که پشمرگه شیاد ترسل برانبر داعش لتوایا جیهان نهیلیتن. فیلمەکە خۆی لەسەر بەڕەکانی شەڕ لە کوردستان لە هەموو جێگایەک لە کۆبانێ تا جەلەولاو سعدیە و خانەقین و هەموو جێگایەکمان گرت و هەموو فەرماندەکانی پێشمەرگە لە هەموو محورێک قسەیان کرد و چاوپێکەوتنمان لەگەڵیان کرد و هەوڵماندا بەگشتی بێت ئەمە نا فیلمێکە بۆ یەک کەسیان بۆ لایەکیان بۆ حزبێک ئەمە فیلمێکە بۆ گەلی کوردستان بۆ ملەتی کوردستان و وەکو فیلمی کوردستان دەمانەوێت لە هەموو جیهان دەستنیشان بدەین. پشمرگی هرم کردستان به هفکاری یا پگی و پشمرگی روشحالات شیان چندین آلیان و هزا داعش بشکینن و کره قاضی محمد جد بیجه پشمرگه به هزا که کیم و بجرگه که مزن شیا مزن ترین ترس بروخینید. پشمرگی کردستان اوان و دروخ سوا و توانیان بشک زوری خاشی کردستان که به دستی داعش و لدستیان بستین نوا و توشی شکستیان بکن. و وکولاره که کمالاتی جی خود که ولاتین هرم کردستانی روی بترسه که مزن ببون لهمبر گروپ داعش لبل پشمرگه شیا اوی ترسه جناف ببه. همومان ئاگادارین و هەمووشمان بە ئازار و مینەتەکانی گەلەکەمان دەچێژین شەڕی کورد لەگەر شەڕی داعش شەڕێکی سەپێنرا بوو بەڕاستی لە گروپ داعش چندین گونهên مزن لبرانبر چندین اول و نتوین جدا جدا کرن و چندین کچ و زار و پیر و خورتن کردان بی دل پیومان کرن قربانی. لی پشمرگی هرم به هفکاری چندین نتویان شیا اوی هزه راوستینه. ایاس عبدالله NRT هولر.